هەفتەی کانونی یەکەمی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی ئاڵای کوردستان دەستنیشان کراوە و ساڵانە ئەو ڕۆژە یاد دەکرێتەوە. لە کوردستان جگەلەوەی ڕۆژ بە ڕۆژ ئینتیمای خاک و ئاڵا و وڵات و نیشتیمان کاڵ دەبێتەوە، گەنجانیش لەسەر خاکەکەیان بەهۆی نادادی کۆز دەکەن. گەنجان و قوتابیانیش هۆکاری سەرەکی بۆ نادادپەروەری دەگەڕێنەوە. وەکو دەبینین لە لای بەشی زۆری گەنجی ئێستای کوردستان هەستی نەتەوایەتی نەماوە، یاخود گەنجان ئینتیمایان لۆ خاک و نیشتیمان و ئاڵاکەیان نەمایە. سەبەبی هەرە سەرەکیش لە نەمانی ئەو ئینتیمایی ئەو ئیدارەدان و ئەو حکومڕانیەتەیە کە حکوومەتی کوردی دەیکا، کە دەبینین داهاتێکی زۆر باشمان هەیە، بەڵام خزمەتگوزاریەکی زۆر خراپمانەیە. ئەوەش وای کردێ کە گەنجان لە سێبەری نیشتیمانەکەی خۆیان نەحەوێنەوە. لۆیە ئەو سەبەبە بوویتە ئەوەی کە ئەو گەنجە هەستی نەتەوایەتی لۆ نیشتیمانەکەی خۆی نەمینێ. ئینسان ئەگەر شتێکی نەبووە ئێستا بنمونە ئەگەر شتێکم نەبی ناتوانم بیبەخشم. ئەو وڵاتە سەرکردەی نییە، ئەو وڵاتە بەرپرسەکی نییە. باشە ئەگەر بێت و بەرپرسەکی نەبی کو دەتوانی شتی گچکەتر ببەخشی بنمونە. طبعاً یعنی گەورەترین شت بەڕێوەبردننی وڵاتە بە بێگومانی. پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک دەستە مەدینە یەکەم شت دەست پێ دەکا بنیادنانی شارستانێتێکی نوێیە. باشە ئێستا کەس نازانی چێ لێرانە حکم دەکات، چێ لێرانە دەسەڵاتدارە. جاکەت کەس دیار نییە، کەس مافی ئەو خەڵکەی نادا کە مافخوراوە، باشە کەس گرنگی بە ڕۆژی ئاڵای نادا، کەس گرنگی بە ڕۆژی جلی کوردی نادا، کەس ئەسڵەن گرنگی بەو شتانە نادا. ئەسڵەن جگە لەوەش هەر خودی ئەو بەرپرسانەی وڵاتەی وایان کردێ گرنگی و ئینتیمان نەمینێ لۆ ئەسڵەن دین، ئەسڵەن لۆ کولتور، لۆ زمان، لۆ شتانە نەمینێ. قوتابیەکی زانکۆ باز لەوە دەکات ڕۆژانە ئەوانەی جوان دەکرێن و ناشرین دەکرێن جیاوازن. ئاڵا و خاک و نیشتیمان ڕۆژانە بە بەرنامەیەک هەوڵی ناشرینکردنی و بێبایەخکردنی دەدرێت. ئەوەشی جوان دەکرێت کللتورێکی ڕۆژ ئاواییە. ئەبینین ئەوەی جوان ئەکرێ و ئەوەی ناشرین ئەکرێ کۆمەڵک شتی جیاوازن. طبعا ئەوانی کە ناشرین ئەکرێن یەکێک لەوانە بیتە لە نیشتیمان، یعنی ڕۆژانە تو خەڵکانێک نبینی بە زمانی کوردی پەتی قسەی بکەن، وشە ئینگلیزیەکان لە لامان جوان بوون، وشە کەلتوریەکان لە لامان جوان بوون. ئەوە خاڵک پاشان جلەکانمان کە لە پۆرمان کللتورمان هەموو ئەوانە گۆڕانکایی سەرەتاپایان بەعام بەسەرداهاتیە. ئەوەی جوان و ئەکرێت و جوان نیشان ئەدرێ بریتێ لەو باڵەخانە و کللتورە ڕۆژئاوایی کە لەلای خۆیان بەهاو قیمەتەکی هەیە کە لۆمە لەوانەیە قیمەتەکی ئەوهانەی بەراورد بە خۆشەویستی دایک لە بۆ کوڕەکە یاخود خۆشەویستی جلی کوردی لە بۆ گەنجەک. دوای زیاتر لە 30 ساڵ لە حکومڕانی کوردی، ئێستا گەنج و لاوانی وڵات بە هۆکارێک ئینتیمای خاک و ئاڵا و نیشتیمانیان لەلا کەس بووە. گەنجان نەک پۆل بەڵکو بەلێشاو کۆز دەکەن و خۆشەویستیان بۆ خاک و ئاڵا و نیشتیمان تا نزیکی نەمان بەهۆی نادادپەروەریەوە هاتووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.